داوا لە خەڵکی دوو زەگەم تشتی باشیان بۆ بێنن. ئێمە ئەو کوڕە و منداڵە خەڵکەکەی بینی کە لە تەلەڤیزۆن گریا زۆر گریا تەلەفۆنی بۆ من کرد دوا بە دوایەوە من لە دەرەوە بووم کوڕی هاوزاواگەمە هێنایەتی داخلەکەی هێناوە تەلیفۆنی بۆ من گروتی بمە بۆیە باو داخلە بەخشمە خەڵکی چەمچەماڵ یعنی زۆر دڵی پیانە سوتا خۆی شێتوانێت قسە بکە. تۆ چی وە لێت کردکەوە داخلەکەی خۆت بێنی بۆ ئێرە؟ خەڵکی چەمچەماڵم بینی بینم بوومە گیرانەوە ترمێش ئەم داخلەکەی خۆم هێناویان داوا لە خەڵکی دوو زەگەم تشتی باشیان بۆ بێنن هاوکاریان بکەن. پارێ و داخلێ بۆ چی هەڵگرتو بوو؟ بۆ خەڵکی چەمچەماڵ هەڵم گرتبوو. ماوە چەندێک ئەو داخلەیەت خرج کردووە بۆ شوێ پارە؟ ماوەی 4 مانگە هەڵم گرتبوو. ئەمە چی تۆ بێ مناڵە؟ ئەوە کوڕی هاوزاوەکەمە من لە دەرەوە بناڵێم تەلیفۆنی بۆ کردم لە ناو شار بووم تەلیفۆنی گرودی مام عەباس وەرە بم بە بۆیە زۆر دڵێ مناڵی خۆی تەلەفۆنی بۆ کرد. مناڵە خۆی تەلیفۆنی بۆم وتی چی؟ وتی وەرە بم بە بۆ و کەمپینە ئەو داخلەیانە پێشکەشەکەم بە منداڵانی چەمچەماڵ گوناحن ئەوان هاوکاریە مەیان کردووە لە ڕۆژانی پێشووە ئەوانە خوشک و برای ئەمەن ئێمە هاوکاری خەڵکی غەزاگین کە هاوزمانی ئێمەنین خەڵکی کورد خەڵکێکی دڵسۆزە خەڵکێکی بەشەرەفە لە هەموو جیهان کورد دەنگی داوەتەوە بۆ باشە و بۆ ئازایەتی و بۆ هەموو شتێ